بەناوی خوای بەخشندەی میهرەبان بینەرانی بەڕێز و خۆشەویست لە هەرکوێیەکان سڵاوی خوای گەورەتان لێبێ. خۆشحاڵ و ئاسوودە من لە ئەڵلقەیەکی نوێی بەرنامەی باسوخواز بە دیداری ئێوەی عەزیز و خۆشەویست شاد دەمەوە. لە باسوخواسی ئەمڕۆماندا باز لە کارە یا گۆڕانکاریە بەرچاو و دیارەکانی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم دەکەین لە کۆمەڵگەکەی خۆی و کۆمەڵگەکانی پاشتردا بە بەرچاوڕوونی یا لەبەر ڕۆشنایی فەرموودە و وتارە پێزەکانیدا. کاک ئەحمەدی موفتیزادە ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ لە ڕاوەی ئایەتی لەو ئەنزەلنا هذا القورآن على جبل لرأيته خاشعا متصدعا من خشية الله دا دەفەرمێ ئەی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم تۆ هێندە ڕەوشت بەرز و ئاکارپەسەندی هێندە کاریگەری لە کۆمەڵگەکاندا ئەگەر تۆ بچیتە نێو کۆمەڵگەیەکی پڕ لە جاهیلیەتەوە ئەوە هێندە کاریگەر و ڕەوشجوانی بە ماوەیەکی زۆر کەم ئەو کۆمەڵگە جاهیلیە هەپرون دەکەی و لە بنەوە دەری دەهێنی و لە جێی ئەوە کۆمەڵگەیەکی پڕ لەداد و خۆشەویستی بنیاد دەنی. پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم لە سەرەتای هاتنی یان نێردرانی لەلایەن خوای گەورە وەکو پێغەمبەر لە کۆمەڵگەکەی خۆیدا و پاشتریش لە تەواوی کۆمەڵگەکاندا توانی گۆڕانکاریەکی بنچینەیی لە ئاداب و ئەخلاق و ئاکاری ژیانی مرۆڤەکاندا بکات لە مامەڵە و تەعاملاتیاندا تا ئەگاتە دڵ و دەروون و هەڵسوکەوتی ڕۆژانەیان. بە جۆرێک سەیدنا عومەری کوڕی خەتاب ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ ڕۆژێک لەلایەن یەکێک لە والیەکانی خۆراسانەوە شیرینیەکی زۆر بە چێژ و خۆشی بۆ دێت لە کاتێکا کە عەرەب پێش ئیسلام گەلێک بوون خەریکی ڕاو و ڕوت و چەتەیی و تاڵانکردنی ماڵی خەڵک بوون واتە لە پێناو چێژ و هەستی خۆیاندا ماڵ و حاڵی هەموو مرۆڤایەتیان تاڵان دەکرد. ئیمامی عومەر ئەو شیرینیەی کە بۆ دێت لەلایەن والیەکەی خۆیەوە کە نێوی فالودە بووە دەڵێت تەنها بەشێکی کەمی دەخاتە نێو دەمیەوە تامێکی زۆر خۆش و بەچێژی هەیە. ئیمامی عومەر دەفەرمێ ئایا هەموو ئومەتی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم توانیویانە یا دەتوانن لەم جۆرە شیرینیە بخۆن؟ کابرای نێردراویش دەڵێ نەخێر تەنها کاربەدەست و سەرمایەدار و ئاغاکان ئەتوانن ئەم شیرینیە بخۆن. ئیمامی عومەر ئەفەرمێ بەوەی کە من ناتوانم بیخۆم و جارێکی تریش تامی ناکەمەوە ئەمە بۆ خۆی کافیە و داوا لە والیەکەی خۆشم دەکەم جارێکی دیکە ئەو جۆرە شیرینە نەخوا. مەبەستمان لەم نمونەیە ئەوەیە کە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم چۆن سەدان کەسی وەکو سەیدنا عومەر و ئەبوبەکر و عومەر و عوسمان و عەلی و باقی هاوڵانی دیکەی بە جۆرێک گۆڕانکاری لە ناخ و دڵ و دەروون و هەڵسوکەوتیانە دروست کرد کە مرۆڤایەتی نمونەی وای بە خۆیەوە نەبینیوە. بۆ قسەکردنی زیاتر لەسەر گۆڕانکاریە بنچینەیی و بەرچاو دیارەکانی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم لە کۆمەڵگەدا میوانداری زۆر بەڕێز مامۆستا سەربەز جەباری بانگخوازی ئیسلامیم کردو. مامۆستایان زۆر بەخێر بێ و سپاس بۆ ئامادەبوون. جزاکەڵڵا سپاس بۆ جەنابیشتان دەستان خۆش بێت. زۆر سپاس مامۆستا. گۆڕانکاریەکانی پێغەمبەری خوایان پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم وەکو کەسێکی گۆڕانکار لە کۆمەڵگەکەیدا چۆنی بۆ کە پێغەمبەری خوا بووەتە کەسێکی گۆڕانکار بە فەرمانی خوا بۆیان هەر خۆی ئەم سیفەتەی تێدا بووە؟ بسم الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين والصلاة والسلام على أشرف الخلق سيدنا محمد وآله وصحبه أجمعين. صلاة إخوة سرجم بسران دس خوشيش وجنابتان ديانا بيغمبر إخوة عليه الصلاة والسلام لكاتك الروانة كلاوة كجياني مروفاياتي للوتكيتي هاتشونا وكما مستا أبو حسن لديو ليش الاكتبا كانيا باسیەکە ئەو کاتی کە پێغەمبەری خوا هاتووە صلی الله علیه و سلم سەر زەمین لە هەموو بوارەکانی ژیانە لەو پەڕی ناخۆشی و تاڵی و کێشە و گرفت هابۆلە وەک ئەوترێ لە هەموو بوارەکانە. پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام توانی لە ماوەیەکی زۆر کەمە گەورەترین گۆڕانکاری بکات لە ناو کۆمەڵگەیەکە کە پێشتر هەموو چۆنەڵێ پێپەتی و شوان و گاوان و ئەوە دواتر هەموو بوون بە سەرکردەی جیهان. ئەم گۆڕانکاریی پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام لەبەر ڕۆشنایی وەحیا بووە بە دەرەجەی یەک. ئەو گۆڕانکاری کە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام کردوێتی پێغەمبەری خوا کە بووە بە پێغەمبەر بەهۆی وەحی خواییەوە بووە بۆیە هەمیشە یارمەتی خوای لەگەڵا بووە و ئەتوانین بڵین هۆکاری سەرەکی بریتی بۆ لە یارمەتی خوای پەروەردگار و دواتر دڵ و دەرونی پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام لەبار بووە بۆی کە خوای پەروەردگار بیکا بە پەیامبەر. لە صەحیح موسلیم داهاتووە ابن مسعود فرمي خوای پروردگار پێشەوەی محەممەد المستەفا عەلەیهی سەڵات وسەلام کا بە پێغەمبەر و ڕەوانە کراوە بۆ مرۆڤایەتی
تەماشای دڵی هەموو بەندەکانی کرد خی پەروەردگار لەو دەقەیە کە ویستێتی ڕەحمێ بەسەر زەویا بکار ڕوانێتی بۆ سەر زەوی بە عەرەب و عەجەمەوە لە بارترین و گونجاوترین دڵ و دەروون بۆ ئەوەی کە خی پەروەردگار هەڵی بژێرێ بیکا بە پەیامبەر دڵ و دەرونی پێغەمبەر بووە صلی الله عليه وسلم بۆی خی پەروەردگار محەممەدی کوڕی عەبدوڵای کرد بە پێغەمبەر بەوەی کە ئاەتی ئیقڕەئی بۆ نازڵ کرد کە ئەوە سەیدە فەرمێ ڕەحمەتی خوای لەبێ ئەو ساتەی کە ئاەتی ئیقڕە دابەزیەوە پیرۆستترین و چاکترین سات بۆ سەر زەوی چونکە بەو ئیقڕە گەورەترین گۆڕانکاری لە ژیانی مرۆڤایەتیان ڕوویداوە. مامۆستا گۆڕانکاریەکان چین یان پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە چیدا گۆڕانکاری کرد؟ پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام یەکەم بوار کە هەوڵیدا گۆڕانکاری تیا بکە بواری فکر و عەقیدە و بیر و باوەڕ بووە کە ئەوە زۆر گرنگە مرۆڤ هەتاوەکو لایەنی بیر و تەسەوڕ و عەقیدە و ئایدیای نەگۆڕی ئەو مرۆڤە ناتوانانی گۆڕانکاری ڕیشەی تیا بکەی بۆیە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام لە سەرەتای دەعوە و بانگەوازیا وەکو زۆر جار وتراوە و شتێکی معلومە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام 13 ساڵ کە لە مەکەیا بوو دەعوەی کرد و ئەم 13 ساڵە تەرکیزی لەسەر لایەنی بیر و باوەڕ بووە هەوڵی داوە بیر و باوەڕی ئەم خەڵکە بگۆڕێ خەڵکێک کە دار و بەرد و بت و سەنەم و ئەوانەیان پەرستووە خەڵکێکە شخصەکانیان لەلای پیرۆز و مقەدەس بۆ هێنایەنێتە ئاستی خوای پەروەردگار پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام ویستێتی جارێ ئەمە خەڵک تێبگەینە کە ئێمە هەمومان بەندەی خوای پەروەردگارین و هەمومانە بێ ملکەج بین بۆ خوای پەروەردگار و ئەبێت تەنها خوای پەروەردگار بپەرستین لە ماوەی 13 ساڵە پێغەمبەر صلی الله علیه و سلم ئەم گۆڕانکاری کردو خۆڵم ئەم ماوەی ئەم 13 ساڵەیە نە ڕۆژوو هەبووە نە زەکات هەبووە نە حەج هەبووە نە زۆرێک لەوانەی کە ئێمە خۆمانی پێ هەڵە چێشکین کە موسڵمانی باشین ئەوانە نەبووە لە ماوەی سەرەتای دەعوە و گۆڕانکاری پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام بەڵکو ئەوەی کە هەبووە لایەنی ئیمان و عەقیدە و ڕاستکردنەوەی بیر و بۆچوونە چەوتەکان بووە کە لێرەوە ئینسان دەتوانێت زۆرترین گۆڕانکاری بکە و ئەسڵی دینیش بریتە لەمە هەر کەسێک لایەنی عەقیدە و ئیمانی دامەزراو نەبێ شتی زۆر سەیر و سەمەرەکە بۆیە ئێمە ڕۆژانە شتی زۆر غەریب و نامۆ ئەبیستین لە ناو کۆمەڵگەی موسڵمانە ئەوانەی ئێمە ڕۆژانە من و تۆ شتی زۆر سەیر ئەبیستین کابرا نوێژەکە و ئەم تاوانەکە نوێژەکە و ئەم حرامەخوا نوێژەکە و ئەم جۆرە کاسبیەکە بۆ چونکە ئەم نوێژە لە عەقیدە و بیر و باوەڕەوە هەڵ نەخوڵاوە زۆریان نەک بڵین هەمووی وەکو عرف و عادەتێک خەڵک عیبادەتەکان لە وڵاتی ئێمە بۆ ئەم عیبادەتە هەستەکەی گۆڕانکاری نەکردووە لە ناو کۆمەڵگایە لە کاتێکە ئاەتەکانی عیبادەت لە قورئانە زۆر کەمن ئەوە لایەنی یەکەم بەڵێ ئەی لایەنەکانی دیکە پاژەوە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم لە چیدا کە گۆڕانکاری کرد تەنها بۆ بەدەر لە عەقیدە مرۆڤی وا هەبووە وەکو ئەو نمونەیە کە هێنامانەوە یان لە تەنان لە سەر و سیما و پاک و خاوێنی و جۆری خواردن و نازانم ماڵ دابەشکردن و کۆمەڵشتا هەر ڕۆ چوون بەڵام پێغەمبەری خوا ئەوانشی ڕاست کردوتەوە لایەنەکانی تر پێمان خۆشە باسییانش دیارە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام دەعوە بانگەوازەکەی بریتی بۆ لە پێگەیاندنی تاک لە سەرەتاوە سەرەتای داوای پێغەمبەر صلی الله علیه و سلم ئەوە بووە کە تاکەکان چاک بکە گۆڕانکاری ڕیشەیی لەگەڵ تاکەکان بکە و بالفعل وای شکرۆ پێغەمبەر صلی الله علیه و سلم ئەم سەحابەی کە پێشتر پێشەوە ببێ بە سەحابە بۆ نمونە کەسێکی وەکو عومەر وار چوار خەلیفەکەیش پێشتر شتی زۆر خراپ و ئەوانەیان لێ بیستراوە لە هەندێکیان بەڵام پێغەمبەر صلی الله علیه و سلم توانی بە پەروەردەی ئاەتەکانی قورئان و بە ڕێنمایەکانی خۆی گۆڕانکاری زۆر گەورە لە تاکەکان بکە ئەمجار کە تاک چاک بوو خێزانیش چاکە بێ کە خێزانی چاک بوو ئەتر وڵاتیش چاکە بێ پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام تەرکیزی لەسەر ئەم سێ لایەنە بووە و هاوترێ ئیسلامی شەر ئەمەیە ئیسلام بۆیە هاتووە بۆ ئەوەی ژیانی خەڵک ڕێک بخا وەکو تاک دواتریش وەکو خێزان ئەم جاریش وەکو کۆمەڵگا تاکەکان لەگەڵ یەکترا بەڵام گۆڕانکاری لە ژیانی پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام تایبەت نەبوو بەلایەنێک بڵێن پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام لە گرنگترەوە دەستی پێ کردووە بۆ گرنگ بۆیە سەرکەوتوو بۆ لە ماوەیەکی زۆر کەمە توانیەتی گەورەترین گۆڕانکاری بکە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام کە دەستی کردووە بە دەعوە 3 ساڵ بە فەرمانی خوا هەر دەعوەی هەر ئاشکرا نەکردووە بۆ چکە کەسی لەگەڵا نەبووە پشتیوانێکی نەبووە بەڵام دوای 23 ساڵ لەم دەعوەیە کە حەجی ماڵئاوایەکە 100,000 زیاتر لە سەحابە ئێتر ئەوە لە بین مێژنووسانە ئایا 120,000 یان 110,000 یا 130 تا 140,000 شەیە لە کتێبەکانی مێژووە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام کە حەجی ماڵاوەیەکە 100,000 سەحابەی چاک لە دەوری پێغەمبەرن عەلەیهی سەڵات وسەلام کە هەر یەکێکیان ئەتوانن گەورەترین گۆڕانکاری لە ناو ئومەتا بکەن زۆر باش مامۆستا لە ئێستایە کە سەرکردەیە هەر لە سەرۆک شارەوانیەکە بیگرە تا سەرۆکی وڵاتێک کە دێتە سەر حکم لەوە چێت لە وتاری دەست بەکاربوونی ئاڵێ جادەتان بۆ قیلەکەم کارەباتان بۆ باژەکەم ئاو ئاوەڕۆ و نازانم و چەو دەرامەت و کۆمەڵێ شت
پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم زیاتر کاری لەسەر وەکو جەنابەت فەرموو لەسەر مرۆڤ کرد. بەڵێ ئەم گرنگی پێدانە بە مرۆڤ ڕاستکردنەوەی باری شێوای مرۆڤ لە چیەوە سەرچاوی گرت و کە پێغەمبەری خوا پێی وابوو ئەگەر ئەبوو بەکر باش بکرێ ئەوە بۆ کۆڵێک کۆیلە ئازادەکە وەکو چۆن عوسمان بیرێک ئەکرێ ینی ئەم ئەو کاتە پێویستی بەوەش نییە کە تۆ بانگەشە بکەی بڵێ بیری ئاوتان بۆ ئێن و ئاوڕۆ چەشتان بۆ چاک. ئەم گرنگی دانە بە مرۆڤ لە چیەوە سەرچاوی گرت بوو؟ چەقی پەیامی خوا وەکەوترێت چەقەکەی مرکزەکەی بریتە لە مرۆڤ، یعنی خوای پەروەردگار پەیامی بۆ مرۆڤ ناردووە. ئەگەر مرۆڤ باش بوو وەکەوترێ مرۆڤ سەرداری بوونەوەرە، ئەگەر مرۆڤ باش بوو هەموو شتێک باشە بێ، هەموو شتێک باشە بێ و هەموو ئەم شتانەی تریش لە خزمەت مرۆڤایەوە سەخەرە لەکم ما فی السەماواتی و ما فی الأرض. خوای گەورە ئەم بوونەوەری بۆ مرۆڤ دروست کرد و ئەگەر مرۆڤ باش بێ بوونەوەریش باشە بێ. بەڵام کە مرۆڤ خراپ بوو، مرۆڤ لە بەرنامەی خوای پەروەردگار لایدا ئەو کاتە شتی زۆر سیر و سەمەرە ڕۆدا و شتی زۆر خراپیش ڕۆدا. بۆیە ئێستا ئێمە کێشەی پەروەردەی تاکمان هەیە. ئەم قسەیەمان زۆر جار وتوە ئێستا ئێمە پەروەردەمان نەماوە، لە ناو خێزانە پەروەردە نیە، دایک و باوک مناڵ پەروەردە ناکەن، لە ناوەندەکانی خوێندنا پەروەردە نیە، لە مزگەوتا پەروەردە نیە، لە ئیعلامە پەروەردە نیە. بگرە ئەمانە وای لێ هاتووە لە جیاتی پەروەردەیکەن بنیاتینەن ئەیشی ڕوخێنن. یعنی ئێستا ئەم دەستگانەی پەروەردە، ئەم جیهتانەی کە ئیشیان پەروەردەکردنە مامۆستایە، دایک و باوکە، ئێستا ئیعلامە، مزگەوتە، ئەمانە لە بریەوەی خەڵک پەروەردەکەن، پەروەردەیان نەماوجاری وە بە پێچەوانەوە ڕەنگە تەدمیری خەڵکیش بکە. زۆر جار ئەوە ئەشکرێ لەو شوێنانەیە خەڵکی زۆر باش بێ و پەروەردەی باشیش بکە. بەڵام بە شێوەیەکی گشتی ئێستا ئێمە کێشەی ئەوەمان هەیە تاکەکان بێپەروەردەن، خەڵکێک پێگەیشتووە در لە هەموو بوارێکە. ئێستا وڵاتی ئێمە چۆنەڵێ لە لووتکەی گەندەڵیە لە پەروەردەی خەڵکیشە، بۆیە گەندەڵی گەورەی شەبینی. یعنی ئێمە هەر باسی ئەوەکەین کە گەندەڵی لە وڵاتە هەیە، وڵات شێوێنراوە لە ڕووی دام و دەستگاوانە و ڕاستە گومانی تیان هەیە، بۆچکە ئەم خەڵکەی کەشتیان بەدەستە پەروەردە نەکراون، لە بنێو پەروەردەیەکی ڕاست و دروست بکرێن، پەروەردەیەکی سەقەتیش کراوە، ئەوە دەرەنجامەکەیەکی کە ئەیبینی. زۆر باشە مامۆستا، باسمان لەوە کرد کە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لە چیدا گۆڕانکاری کرد، ئەی بەچی گۆڕانکاریەکەی کرد؟ وەکو غاندی قسەیەکی لێم ئەوەی کە من بۆم دەرکەوتووە پێغەمبەر صلی الله علیه وسلم بە شمشێر دڵی ملیۆنەها کەسی بۆ خۆی کەمەندکێش نەکردو، بەڵکو ئەخلاق و ڕەوشتە جوانەکانی بوون. بەڵام چەکی گۆڕانکاریەکەی پێغەمبەری خوا چی بوو؟ بەڵێ ئەتوانی بڵین چەند شتێک بە دەرەجەیەک قورئان بووە، چونکە قورئان بۆ خۆی کاریگەری زۆر بەهێزی هەبووە لەسەر دڵ و دەرونی خەڵک. بۆیە کافرەکان ئەوانەی کە کاروباریان بەدەست بوو لە زمانی پێغەمبەر عەلەیهی السەڵات وسەلام، کافرەکان هەر کەسێکی خوێنەوار ئەهاتە مەکەوە ئەیان و ئامان لۆکە بکە گوێتەوە ئەگەر داد بەلای ماڵی موحەممەدا. تەنانەتێکە لەو پیاوە ناودارانە کە ناوی حوسەین بە باوکی عیمران بۆ عیمرانی کوڕی حوسەین، ئەڵێ کە من هاتم بۆ مەکە، پیاوێکی خوێنەوار و عاقڵ و ئەوانە بۆ لە شوێنێکی ترەوە هاتووە، خەڵکی مەکە هاتن بەرەو ڕووم و ئەوانە وتیان حوسەین تۆ پیاوێکی عاقڵ و ئەوانە پیاوێک لێرە پیا بووە ساحرە و جادو و ئەوانە هەردوو قسەت بۆ بکاتێک تەدا لەبەرەوە لۆکە بکە گوێتەوە کە داد بەلای ئەوانە. ئەڵێ منیش بە قسەیانم کرد، دوایڵێ بەخۆم بیرم کردەوەت یعنی پیاوێکی دانای وەکو من بە جادوگەرێک هەڵخەڵەتێم و بە کەسێک ئەمانەڵێ مناڵە و شێتە و جادوگەرە بە ماڵ ئەڵێ لۆکەکانم دەرکرد. ئەڵێ کە چووم بەس چەند ئاەتێکی بۆ خوێنمەوە یەکسەر موسڵمان بووم. بۆیە ئەتوانین بڵین گەورەترین ڕێکار و هۆکارێکە بەدەست پێغەمبەر بۆ عەلەیهی سەڵات وسەلام بۆ گۆڕانکاری بریتی بۆ لە دەقەکانی قورئان. بۆیە کافر زۆر دژایەتی قورئانی کردووە بە درێژایی مێژوو ئێستایشی پێوە بێ. جیاوازیەک لە نێوان کافرەکانی ئێستا و کافری زواد لە دژایەتی قورئانە ئەمەیە، کافرەکانی زمانی پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام صریح بوون لە دژایەتی کردنی قورئانە. وقال الذين كفروا لا تسمعوا لهذا القرآن، ئەوان بە ئاشکرا بە خەڵکیانەوت نەکەن گوێ بۆ قورئان بگرن. وقال الذين كفروا لن نؤمن بهذا القرآن، بأشكرانت إما إيمان بو قرآن نهانين. بلان كافري أم زمانه بأشكران عليه رنگ بس دستش بابا قرآن سويني شي بيب خوانا، بلان هزار وسيلة بو خلق دوسته بو دجايتي قرآن بكا بو يخلق لقرآن دور خاته، أما نش دروز بو خلق كخلق ناي برجت سر قرآنه. ما موسى كربو قصيتي خوش عليه خالد كري وليد رضي الله عنه كخالد سربازێکی زۆر ناوازە بووە، قائیدێکی عسکەری زۆر ناوازە بووە، ئەڵێ زۆر جار قورئانی هەڵەگرت و ئەوها تەماشایەکی کرد و گریانێ هات و دڵی بۆ ئێستا ئەویت شەغەلەنا عنکە الجیهاد، جیهاد وای لەکردن ئێمە نەتوانین وەکو پێویست لەگەڵ تۆ بین، بەڵام ئەڵێ ئێستا ئێمە بڵێن شەغەلەنا عنکە الجیهاز، ئێستا خەڵک جیهاز و ئامێرەکان وای لێ کردووە کە بێ ئاگایە لە قورئان. خەڵک بۆ هەموو شتێ ئەچێ دەوراکە، یعنی من لەم ڕۆژانەیە بیر لەواکەمەوە، خەڵک بۆ زمانی ئینگلیزی ئەچێت دەوراکە، بۆ فێربوونی شۆفێری دەورە، ئەمانە شتی باشن خەڵک بیزانێ، بەس خەڵکێکی زۆر نازانێ قورئان بخوێنێتەوە، ئامادەیش نییە بچێ فێری قورئان بێ.
لە بە مامۆستایانی ئاینیشمانەوە بە خوێنەوارەکانیشمانەوە کە نازانن قورئان بخوێنن بۆیە پەروەردە لاواز بووە. ئەگەر ئێمە بەس فێری خوێندنەوەی قورئان بین پەروەردەیەک دروستە بێ. بۆیە قورئان کاریگەری زۆری هەبووە. ئیبن کەثیرە فەرمێ ڕەحمەتی خوای لێبێ پێغەمبەری خوا عەلەیهی سەڵاتو وسەلام کە موسعەبی نارد بۆ مەدینە، موسعەب ئەوترێ ئەوەلو سەفیر فی الئیسلام، یەکەم نوێنەری پێغەمبەر صلی الله علیه و سەلەم بۆ شارێکی گەورە کە ئەوێ گۆڕانکاری بکە. ئیبن کەثیرە فەرمێ ئەم سەحابەیە زادە سەقافیەکەی چی بووە؟ خۆ موسعەب ئەم هەموو قسە زلوشتەی ئێمەی نەزانێ، هەموو ئایەت و حەدیث و قسە و چی و بێنە ئەوانە چی پێ بڵێ؟ سوورەی زوخرف و ئیبراهیمی لەبەر بووە، جگە لەو سوورەتە بچووکانە. ئەڵە قورئانیش هەموو لەبەر نەبووە، لە بیدایە و نیهایە فەرمێ ئەم دوو سوورەتەی لەبەر بووە موسعەب. دوای ساڵێک کە دێتەوە وەڵێ یا ڕەسوڵ الله ماڵ نەماوە لە مەدینە ئیسلامی پێنەگا، چونکە ئەمە قورئانی پێیە باشترین چەکی پێ. بۆیە ئێمەیش ئەگەر بمانێ پەروەردە بکەین ئەبێ سەر لە نوێ ئەم قورئانە جارێکی تر شیرین کەینەوە لە لای خەڵک و بە قورئان توانین زۆرترین گۆڕانکاری بکەین. و پێغەمبەری خوا عەلەیهی سەڵاتو وسەلام چەکی دەستی بریتی بۆ لە قورئان کە دیارە لای ئەمە سونەتیش هەر بەشێکە لە وەحی گومانمان لەوەیانەیە کە پێغەمبەر صلی الله علیه و سەلەم خۆی ڕاوەکاری قورئانە، خۆی مبەین و شارحی قورئان رسول الله عەلەیهی سەڵاتو وسەلام. ئەمە باشترین چەکێکە و ئەمە تا قیامەتیش ئەمێنێ، تا قیامەتیش لە هەر شوێنێکە قورئان وەکو خۆی بدرێ بەگوێی خەڵکە، خەڵک موسڵمانە بێ. ئەڵێن عەبدولباسط خوای گەورە گۆڕەکەی پڕکات لە نور لە مەحفەلێکە لە کەنەدا قورئانە خوێنێ کە ئەو مەحفەلانە هەر هەبوون و هەن. ئەڵێن نزیکەی 20 کەسێک لە خەڵکی گاور دێن موسڵمانە بن، شایەتمانە نەما هیچی شتێ ناگەین لەو قورئانە، بەس ئەزانین ئەم قورئانە شتێکی تایبەتە. لەبەرەوە ئەگەر ئێمە بمانەوە گۆڕانکاری بکەین وەکو پێغەمبەر عەلەیهی سەڵاتو وسەلام ئەبێ بگەڕێنەوە بۆ قورئان. دواتر قورئان بەدەر لەوەی کە گۆڕانکاری بووە کە قورئان چارەسەری هەموو کێشەکانیشی تایە، هەرچی کێشەی کۆمەڵایەتی و سیاسی و ئابووری و ئەخلاقی ئەو خەڵکە هەیە لەبەر ڕۆشنایی دەقەکانی قورئان و سونەتی پێغەمبەر عەلەیهی سەڵاتو وسەلام زۆر بە سانایی چارەسەرەکرێ. ئەمە وەکەوترێت چەکی یەکەمی پێغەمبەر عەلەیهی سەڵاتو وسەلام کە ئەمە قسە بکەین زۆری ئەوێ، بەڵام ئەوە چۆنەوترێت جوولەکەیەتی. شتێکی تر کە پێغەمبەر عەلەیهی سەڵاتو وسەلام توانێتی گۆڕانکاری پێ بکە ئەمجار هەرسوو کەوت ئەخلاقی پێغەمبەر عەلەیهی سەڵاتو وسەلام دوای عەقیدەکەی. طبعا ئەوە عەقیدە و قورئانمان باس کرد، ئەمجار هەڵسوکەوتی پێغەمبەر عەلەیهی سەڵاتو وسەلام ئەخلاقی چوان زۆر کاریگەری هەیە. ئەڵێن کە ئەمە شتێکە زۆر جار بیستومانەوە ئەیزانین، خەڵکێکی زۆر هەبوو لە وڵاتانەی کە عەرەبی نازانن، زۆر لە عەرەبەکان و موسڵمانترن، وەکەوترێ شەرقی ئاسیا و ئەوانە ئەندۆنیسیا و مالیزیا و چێ ئەوانە کە موسڵمانی زۆر باشی تایە، زۆر بە ئەدەب و بە ئەخلاقوانن. ئەمانە ئەڵێن هیچ کاتێک نەبووە مەسەلەن خەڵکێکی داعی و بانخواز بچێ لەوێ قسەیان بۆ بکا و باسی ئیسلام، بەس تاجرەکان ئەم خەڵکی کە بازرگانی کردووە و تیجارەتی کردووە، خاون ڕەوشتێکی بەرز بووە، درۆی نەکردووە، ڕازگۆ بووە، دەمپاک بووە، دەستپاک بووە، سەیری چاوی لە ماڵی خەڵکن بۆ سەیری ناموسی خەڵکی نەکردووە بوو کە تێکەڵاوی کردووە لەگەڵ ئەم بازرگانە. ئەمە هەستیان کردووە ئەمانە مرۆڤێکی جیاوازن لەگەڵ خەڵکی ترە، هاتون پرسیاریان کردووە لە دین و ئەوانە موسڵمان بوون. بۆیە ئێمە ئەتوانین لە ڕێگەی ئەمەوە خەڵکێک خوێنەوارینی ئەتوانێت لە ڕێگەی ڕەوشتە بەرز و جوانەکانیەوە زۆرترین گۆڕانکاری لە کۆمەلگایە بکات، زۆرترین گۆڕانکاری لەگەڵ ماڵی خۆیان بکات. بۆیە من پێم وایە ئەو چۆنەڵێ شاڵاوە گەورەی کە ئێستا هەیە لە ڕێگەی ئیعلامەوە بە تایبەتی چ لە ڕێگەی دراماکانەوە یا لە ڕێگەی فەیسبووک ئەوانەوە زۆر کار لەسەرەواکەن ئەخلاق و ڕەوشتی خەڵک نەمێنێ. ئەوە بەڕاستی زۆر زەرەری لێەکەین و زەرەریشمان لێ کردووە، ئەگەر وریانە بین زەرەری گەورەتریشی لێکەین. بۆیە دینداری و ئیسلامەتی پێش عیبادەت و خواپەرستی بریتە لە ئیمان و بیر و باوەڕ لەگەڵ ئەخلاقا. یەک لە زاناکانە لەگەر قورئان بکەینە 30 بەشەوە، یەک بەشی باسی عیبادەت، 29ەکەی تری باسی مامەڵەیە، مامەڵە لەگەڵ خوایە، لەگەڵ خۆتا، لەگەڵ دەوروبەرە، کە ئەمە ئیسلامەتیە. اینجا ئێستا خەڵکی ئێمە لەم 30 بەشە بەشێکی ئیسلامەتی جێبەجێەکە، ئەوێ خۆشی بە موسڵمانی عەرەبی سوشار بزانێ، ئەمە زۆر هەڵەیە. ئەلێرەوە یعنی ئێمە ئەمجار لێرەیشەوە بەم یەک بەشەی 30 بەشەی ئیسلام شەیتان فریومانەدا. کابرا نوێژی جەماعەتەکە ئەتر لە بازار ڕەچیەکە جوێی لێ نییە، نوێژی بەیانی و شەو نوێژەکە ئەتر پێشتر شەو سەیری چی کردووە شاشەکەی تای جوێی لێ نیە، تو شەیتان فریدا، ئەڵە تۆ موسڵمانی شەو نوێژە کردەوە، ئەوە پێغەمبەر صلی الله علیه و سەلەم فەرمێ شەو نوێژ بکاوە موسڵمانە و چی ئەوان ئێتر هەڵسوو کەوت و ئەوانە سەیری چی ئەکا و مامەڵەی چیە و کڕین و فرۆشتنی چۆنە و جلوبەرجی چۆنە و لەگەڵ دراوسەیە چۆنە و لەگەڵ دایک و باوکیا چۆنە. ئەلێرە گرفتمان هەیە، پێویستمان بەوەیە کە ئێمە وەکەوترێ لە مانجی مەولودا مراجعەیەکی خۆمان بکەین لەگەڵ سونەت و ڕێبازی پێغەمبەر صلی الله علیه و سلم.
مامۆستا لەگەڵ بوونی ئەم هەموو چەکە ئەم هەموو ئەخلاقە پەسەندە قورئانی پیرۆز و وەحی و عەقیدە و بیرروباوەڕی بەشێکی زۆر لە پێغەمبەرەکان و بە پێغەمبەری خۆشمانەوە بۆچی لە کۆمەڵگەکەی خۆیانە گۆڕانکاریەکە دروست نەبوو یان بۆونە بەرچاونی ئەو گۆڕانکاری کە کرا ناچان ئەچن لە مەدینە یان بوونە هەموو ئەو پێغەمبەرانی تر ئەچن لە کۆمەڵگەیەکی ترە پەیامی خوا ئەکەنە مای گۆڕانکاری. بەڵێ ئەوە چەند ئاماژەیەکی تایە ئاماژەی گەورە ئەوەیە کە پێمان بڵێ بە تایبەتی پەیامی پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام پەیامی پێغەمبەر پەیامێکی عالەمیە و پەیامی پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام وەکەوترێ پەیامی و ڕیسالەیەکی گشتگیرە بۆ هەموو دنیا و پێشمانەڵەیە مەرج نییە کەسی نزیکی کەسە باشەکان باش بن بۆیە فەخر و شانازیکردن بەوەی کە کەسێک بڵێ من سەیدم یان شێخم بەو مانایی کە وەکو پێغەمبەر سەڵڵاهو عەلەیهی وسەلەم نەکاو چاوی لەوە بێ کە مادام لەنەوەی پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام شتی بۆ بکان نا چونکەوە تا پێغەمبەر سەڵڵاهو عەلەیهی وسەلەم خزمە نزیکەکانێتی دەرێکن خزمە نزیکانێتی نایەڵن کە داعوە پەیامەکەی بگا بە پایان. دوو ئەمە دەرسێکی گەورەی دایە بۆ بانخوازان بۆ شوێنکەوتوانی پێغەمبەر سەڵڵاهو عەلەیهی وسەلەم مامۆستایان و بانخوازان و موسڵیح و ئەوانیانە چاکسازی بکەن ئەوەمان پێ ئەڵێ کە چاکساز ئەو کەسەی کە داعیە چاکسازە موسڵیحە هەر ناوێکی هەیە نابێ ئیکتیفا بکا بە یەک ڕێگا لە داعوە بانگەوازە یعنی نابێت تۆ لە شوێنێکا داعوە بانگەوازە کرد سەری نەگر نابێت لەو شوێنەیە بمێنیە بێ کۆچکەی بڕۆی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام بۆ کۆچی کردووە بۆ مەدینە بۆ دواییش کە هاتووە حەجی ماڵاوی کردو 18 ڕۆژ لە مەکەیە بوو پێغەمبەر سەڵڵاهو عەلەیهی وسەلەم هەموو حەجەکەی لە مەکەیە 18 ڕۆژی پێچووە خێرا کە حەجەکەی تەواو بۆ چۆتەوە بۆ مەدینە لە کاتێکا نوێژێک لە مەکەیە 1000 نوێژە و لە مەدینەیە لەوێ 100,000 لەوێ 1000 نوێژە بۆ پێغەمبەر سەڵڵاهو عەلەیهی وسەلەم چۆتەوە بچکە ئەم خەڵکەی مەدینە خەڵکێکی لەبار بوون چۆنڵێ مادەیەکی خاوی زۆر گونجاو و چاک بوون بۆ داعوە ئەوە پێمانەڵێ ئینسان لە شوێنێکا داعوەی کرد بە ڕێگەیەکا داعوەی کرد سەری نەگرت ئەبێ هەوڵدا ڕێگەی تر بدۆزێتەوە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام هەوڵی داوە لە داعوە بانگەوازە لە گۆڕانکاریکردنا لە چاکسازیکردنا هەرچی ڕێگەیەک شەرعی بێ بگرێتە بەر وایشی کردووە پێغەمبەر سەڵڵاهو عەلەیهی وسەلەم خۆ پێشەوەی بچێ بۆ مەدینە و خەڵکی مەدینە بێن داعوەی بەیعەتی پێبەن پێغەمبەر سەڵڵاهو عەلەیهی وسەلەم شوێنی تریشی کردووە خەڵکی ناردۆ بۆ حەبەشەیش کە شوێنێکی دوور بۆ و زمانێکی جیاواز خەڵکی ناردۆ خۆی چووە بۆ تائیفیش هەموو ڕێگایەکی کردووەتە بەر. مامۆستا ئەم گۆڕانکاری پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بۆ سەردەم و ژینگەی خۆی بووە یان بۆ پاشتریش بووە ئەم گۆڕانکاریەکە تەنها بۆ مەدینە و ئەو 23 ساڵی خۆی بووە یان ئەتوانین بڵێن بۆ سەردەمەکانی دوای خۆشی بووە. هیچ شتێکی جێگیر ئەوەی کە پێوترێت ثەوابتی دین لە ژیانی پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام زەمان و مەکانی نییە. هیچ شتێک لە دینی ئێمەیە بە تایبەتی چۆنەوترێ عەقیدە و ڕەوشتە بەرزەکان و حەڵاڵ و حرام و عیبادەتە جێگیرەکان ئەوەی کە خلافیتیانە زەمان و مەکانی نییە. بیر و باوەڕە و بیر و باوەڕێ عەقیدە و عەقیدەیە قورئان هەرە و قورئانەیە نوێژە و نوێژەیە خۆ هەر نوێژە ئەو نوێژە ئەکرێت 5 فەرزە لەبەرەوە نەگۆڕەکانی دین ناوە ئەوەی پێغەمبەر صلی الله علیه و سلم کردووەتی لە هەموو کاتێکە ئەکرێ. من پێم وایە بە خوێندنەوەی مێژوو ئەو بەو دراسەکردنێشی کە کردومە بۆ شارستانەتی ئەوروپا و ئەمریکا و ئەوانە پێم وایە ئەو حەزارەتەی کە پێغەمبەر صلی الله علیه و سلم دای مەزراندووە و ئەم حەزارەت و پێشکەوتنەی ئێستا لە غەربا هەیە هەمووی لەبەر ڕۆشنایی حەزارەت و شارستانەتی پێغەمبەر بۆ عەلەیهی سەڵات وسەلام. هەر شتێکی چاکی خەڵکی ئەوروپا کە ئێمە زۆر جار پێیان سەرسام و معجەبین کەشتی زۆر خراپیشیان هەیە بەڵام شتە چاکەکانیان هەموو لە سونەتی ئێمەوە سەرچاوە کرۆکی دینەکەیان بردۆ بۆ گومانیتیانە. لەبەرەوەمە زۆر هەڵەیە کەسێک پێی وابێ دین بۆ سەردەمێک بووە و کۆتایی پێ هاتووە و تەواو نا دین خوای پەروەردگار ئەم پەیامی کە ناردووە زەمان و مەکانی نییە ئەم پەیامی خوای پەروەردگار بۆ هەموو سەردەمێکە و ئەو ئاەتانی قورئان بیخوێنەرەوە ئەڵێ بۆ ئێستا دابەزیوە. ئەم کێشانیشی کە ئێستا خەڵکەیەتی بێلێکی دەرەوە کێشەیە کە خەڵکەیەتی وەک تاچیان خێزانێکیان لە هەر شوێنێک هەر کێشەیەک هەر گرفتەکەیە کە ئێستا وڵاتی من پڕە لە کێشە ئەم کێشانە بێ بیخوێنەرەوە دراسەی کە هۆکارەکەی ئەوەیە لە بنەمایەک لە بنەماکانی ڕەسوول الله عەلەیهی سەڵات وسەلام خەڵک لای داوە لە سونەتێک لە سونەتەکانی پێغەمبەر صلی الله عەلەیهی وسەلەم خەڵک دوورکەوتۆتۆ پێشتریش بڵین لە ئاەتێک لە ئاەتەکانی قورئان خەڵک لایەن داوە. لەبەرەوە نا ئێمە ئەبێ زۆر هەڵەیە خەڵکێک پێی وابێ پێویستمان بە سونەتی پێغەمبەر نییە عەلەیهی سەڵات وسەلام پێویستمان بە ڕابردوو تاریخ نییە با باسی کۆن نەکەین باسی ئێستاکەین نا ئەبێ ئێمە ئێستایەک بە باشترین چۆنەڵێ دەرمانێک کە دەرمانی قورئان و سونەتە بە باشترین دەرمانێک چارەسەریکەین و چارەسەرەکەیش هەر لەوەیە. زۆر باشە مامۆستا بۆچی ئێستا ئەو گۆڕانکاریە نابینن یان بۆ منە کەمتر
ئەو گۆڕانکاریە کە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم لە ماوەی 23 ساڵ توانی کۆمەڵگەیەک لە زۆنگاوی تاریکی و نەفامیەوە ببا بۆ وەکۆڵێ ئەوجی خۆشبەختی و ئاسوودەی و ڕووناکی. هەلایەتەکەش فەرمێ کە تۆ لە تاریکی و جەنگەڵستانەوە پەلکێشیانەکەی ئادەسیانگری بەرەو نور و ڕۆشنایی. بۆچی ئێستام کاریگەری ئەم گۆڕانکاریان نابینین؟ بەڵێ ئەوە حەسەنی بەسری قسەیەکی خۆشی هەیە لە تەفسیری ئاەتی ساحرەکانی فرعونە. ساحرەکانی فرعون بەیانی هاتوون بۆ دژایەتی پێغەمبەر موسا عەلەیهی سەلام، ئێوارە بوون بە شوهەدای ئەبرار، بوون بە شەهیدانێک کە چاکەکار و بۆ بەهەشت چوون. ئەڵێ لە ماوەیەکی زۆر کەمە گەورەترین گۆڕانکاری دروست بوو بۆ ئەم ساحرانە. خەڵکی وایشمانێ 50 ساڵە نوێژەکە گۆڕانکاری تا دروست نەبوو. ئێسێمە خەڵکمانێ 40 ساڵە لە مزگەوتێک نوێژەکە ئێستش نازانێت ڕێز لە مامۆستا بگرێ و ڕێز لە مناڵەکانی خۆی ئەوانە. ئەمە خەلەلەکەەوە لە ئەوڵەوە ئاماژەم پێکرد لە عەقیدەیە. ئەم ساحرانە بە عەقیدە گۆڕانکاریان بەسەر خۆیانانە کە موعجزەی پێغەمبەر موسایان بینی یەکسەر قالوا آمنا برب موسى، باوەڕمانەنا بە پەروەردگاری موسا. ئەو باوەڕە لە ناخی دڵیانەوە بووە. بەڵام من پێم وایە بە ئێستا ئێمە زۆرێک بۆیە ناتوانین ئەو گۆڕانکاریانە بکەین. جارێک ئێمە زۆر جار بێئاگاین لە عەقیدە و بیر و باوەڕ و دینی خۆمان و ئەوانە، وەکوتم بە خوێنەوار و موسەقەف و ڕۆشنبیرە ئیسلامیەکانیشەوە کە زۆر جار ئاگامان لە کوڕۆک و عەقیدە و ئەوانە نییە. زۆر جار خەڵکی هەڵەی عەقیدەی زۆر گەورە ئەکا ڕەنگ بێ شانازیشی پێوە بکە. ئێستا ئێمە خەڵکمان هەیە موسڵمانیشە و ڕەنگە لە پەیجەکەیە ڕۆژانە 1000 کوفر بکە بە تەمای گۆڕانکاریش بێ، ئەو زۆر هەڵەیە بەڕاستی. بۆیە ئەگەر بمانەوێت گۆڕانکاری بکەین ئەبێ لەوەوە دەست پێ بکەین کە پێغەمبەر صلی الله علیه و سلم دەستی پێکردەوە، کە ڕاستکردنی بیر و باوەڕ و عەقیدە و فکری خەڵکە لێرەوەتە دەتوانین گۆڕانکاری بکەین. وەکوتم کە خەڵک بیر و باوەڕی ڕاست بوو ئەو کاتە پێویستە بە زۆر شت نابێ. عایشەش ڕەزای خوای لەبێت ئەفەرمێ پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام کە سەرەتا بوو بە پێغەمبەر نە بە خەڵکی وت عەرەق مەخۆن، نە بە خەڵکی وت نوێژ مەکەن. ئەمەی نەوت کە ئەمەیان فەرمانێکی زۆر گەورەی نوێژکردن، ئەمەیشان تاوانێکی زۆر گەورەی عەرەق خواردن، هیچ نەمانەی نەوت. ئەی چی بە خەڵک وت؟ هات عەقیدە و بیر و باوەڕی خەڵکی ڕاست کردەوە. بیر و باوەڕێکی تۆکمە و دامەزرا و بەخوای پەروەردگار بە دەرەجەی یەک بە دەرەجەی ژوور بە ڕۆژی دوایی کە ئینسان باوەڕی بەم دوانە بەهێز بوو کە دیارە ئێمە پایەکانی باوەڕ 6ن، بەڵام لە قورئانە زۆر تەئکید لەم دوانە کراوەتەوە. ئەگەر خەڵکێک باوەڕی بەخوا و بە ڕۆژی دوایی بێ، خۆ ئەم هەموو خراپە و گوناه و تاوانەی کە ئاگرێ نایکە. ئەگەر باوەڕێکی دامەزراومان هەبێ ئێتر لە هەموو بوارێکە. ئێستا من و تۆ گلەی لە دیاردەیەکەکەین، دیاردەیەکە ئێستا هەبێ لە ناومانە پێمان سەیر و سەمەرە بێ، بگەڕێرەوە کارەکەی چی ئەم کەسە باوەڕی بە ڕقابەتی خوای پەروەردگار نییە، باوەڕی بە چاودێری خوای پەروەردگار نییە، باوەڕی بە لێپرسینەوەی ڕۆژی دوای نییە، باوەڕی بەوە نییە، هەیە یا نیەتی یان هەیە و کزە. زۆر باشە مامۆستا، بەشێک لە گۆڕانکاریەکان بە باز لەوە بکەین کە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم گۆڕانکاری لە بۆ منە لە ژیانی کۆیلەدا کرد، لە ژیانی ئافرەتدا کرد، لە ژیانی منداڵدا کرد. کۆمەڵێشتی گۆڕی لە کۆمەڵگەکەدا تا ڕادەی مقدەس بوون ڕۆشت بوون. مەسەلەی بە کوڕکردن، مەسەلەی نازان میرات بۆ تەنا بۆ نێرینەوە لایەنی کۆمەڵایەتیە، لایەنە کۆمەڵایەتەکان چۆن پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم لە لایەنە کۆمەڵایەتەکە باری لاری کۆمەڵگەی ڕاست کردەوە، مرۆڤەکانی هێنایە بۆ ئاستی خۆی. بەڵێ وەکوتمان پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام گۆڕانکاریەکانی زۆر دەقیق و ورد و زۆریش خێرا بووە. پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام وەکو زانین خاوەنی 11 خێزان بووە. هەر خێزانێک لەم خێزانانەی پێغەمبەر صلی الله علیه وسلم هەر یەکێکیان حکمەتێکی کۆمەڵایەتی هەیە. یعنی خێزانێکی پێغەمبەر نییە عەلەیهی سەڵات وسەلام حکمەتێکی کۆمەڵایەتی نەبێ. پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام ئەوە زۆر هەڵەیە و زۆر بێئاگاییە لە مێژوو خەڵکێک پێی وابێ پێغەمبەر صلی الله علیه وسلم ئەم 11 خێزانی لەبەر لایەنی جنسی و ئەوانەی خۆی بوو. ئەنا گەنجێکی 25 ساڵ چی داوە لە ئافرەتێکی بێوەژنی دووجار شو کردووی 40 ساڵ وانە ئەگەر بە پێوەری ئەوە بیکەین. پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام لە 25 ساڵەیە ژنی ناوە تا تەمەنی بڵین کۆچکردنی کە ئەگاتە نزیکەی ساڵی 51، یعنی تا ساڵی 51 تەمەنی خۆی ژنی تری نێناوە کە خەدیجەش مردووە بۆ ماوەی ساڵێکی ژنی نەبووە. دواییش بێوەژنێکی پیرێنێ کە سەودەیە کە ئەو بێوەژنە مێردەکەی ئەوە بووە و مردووە و لە کۆچکردنا بۆ حەبەشە. و پێغەمبەر صلی الله علیه و سلم هەر خێزانێکی کە هێنابێتی ویستوێتی بەهێنانی ئەم خێزانە کێشەیەکی گەورەی کۆمەڵایەتی چارەسەر بکە. هەندێک جار طبعا هەموو ئیشێکی پێغەمبەر صلی الله علیه و سلم بە وحی بووە ئیش و کاری ڕۆژانەی بە تایبەتی خێزانەکانی. بۆیە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام توانیوێتی گۆڕانکاری گەورە بکە لەلایەنی کۆمەڵایەتی خەڵکە. پێشتر خەڵک بە قووەت کاروباری ڕۆژانیان بەڕێوە بردووە، یعنی ئەوەی کە وەکەوترێ نیزامی غابە، ئەوەی کە خاوەن هێز و قووەت و ئەوانە بووە چەوساوەکانی ژێر دەستەکانی چەوسانە. بەڵام پێغەمبەر صلی الله علیه و سلم کێکێ لە زاناکان ئەڵێ خرج الناس من القوة إلى القانون. پێغەمبەر صلی الله علیه و سلم توانی خەڵک دەربێنێ
لە هێزەوە بۆ قانون و یاسا ئێتر خەڵک بە یاسا ئیشەکە ئەم کەسە چەندێک ناودار بێ لە لای خەڵک کە دزی کرد پێغەمبەر صلی الله علیه و سلم دەستێ بڕێتەوە ئەمەوە نییە بڵێ مە مەخزومیە و وەکو حاڵەتەکە ڕوویداوە لە زمانی پێغەمبەر صلی الله علیه و سلم بۆیە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام گۆڕانکاری لەمەیا کردووە ئەو یاسانەی کە پێغەمبەر صلی الله علیه و سلم هێنایەتی خەڵکی ناودار و بێنا وەکو یەکوا بوون خەڵکی شەریف و وەضیع وەکو ئەوترێ لە عەرەبیە وەکو یەکوا بوون ئەمەیشی پێغەمبەر صلی الله علیه و سلم بەکردەیی جێبەجێ کردووە بۆیە توانێتی گەورەترین گۆڕانکاری لە بواری کۆمەڵایەتی خەڵکا بکە کە ئەویان بەڕاستی بواری کۆمەڵایەتەکە پێغەمبەر صلی الله علیه و سلم پەروەردەی خێزانی زۆر بەهێز بووە و پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام بۆ خۆی هەوڵی داوە زۆر جار لەگەڵ سەرقاڵی خۆیان پێغەمبەر صلی الله علیه و سلم بۆ خۆی ئامادەی زۆرێک لە ئاهەنگی ژنهێنانی زۆرێک لە سەحابە بووە بە تایبەتی ئەوانیان کە چۆن ئەڵێ هەژار و لاواز و کەم دەست و ئەوانە بوون یعنی پێغەمبەر صلی الله علیه و سلم کە لە سەحابەیەکی پرسیوە بۆ وەکو یەکێکی وەکو جولەیبیب کە سەحابەیەک بووە زۆر بێکەس و ناشرین و ئەوانە بووە پێغەمبەر صلی الله علیه و سلم پێیوتەوە بۆ ژنانی وتێتی یا ڕەسوڵ ئەڵڵا کە ژن نادا بە من فەقیر و هەژار و هیچم نییە و ناشرین و پێغەمبەر صلی الله علیه و سلم خۆی تەداخلی خۆی چۆ داوای کچی بۆ کردەوە بالفعل خێزانیشیان داوە پێی و ماڵیشی بەیەکەوە ناوە دوایی شەهیدیش بووە مەبەستم یعنی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام بە عەمەلی لەناو خەڵکا بووە بۆیە من زۆر جار ئەڵێم ئەو کەسانەی کە ئەیانەوێ سەرکردەیەکی باش بن بیانەیە گۆڕانکاری بکەم بێ لە ناو خەڵکا بن ئەگەر لە ناو خەڵکانە بن ئاگایان لە معاناتی خەڵک نییە هەندێک قوتابیمان لە سوودان ئەیان خوێند ئەیان و لە نوێژی تەراویحە ڕئیس وزەرا لەگەڵ ئێمە نوێژەکە و دژداشەیەکی لە بەرایەوە حیمایەوەیەکی ئەم ڕئیس وزەرایە سەرکەوتووە بێ چونکە ئاگای لە خەڵکە ئێتر ئایا بۆچی نوێژەکەەوە نازانین ڕای خەڵکی بڵێمە بۆ ڕیا و بەرچاوی هاتووە زۆر گرنگە سەرکردە هەمیشە لە ناو خەڵکا بێ پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام تاوەکو نەخۆشیش کەوتووە کە نەیتوانێ بۆ خۆی هەسێ ئاگای لە نوێژی جەماعەتی سەحابە بووە کام سەحابە نایبوون ئەو بۆ نایە بۆ نوێژ ئەوە دیار نیە ئەو مناڵەکەی مردووە ئەوە خێزانی مردووە بەمە ئینسان نەتوانێت گۆڕانکاری بکات بەڵام ئەگەر مەسئولێ لە شوێنێکا بژیە گەڕەکێکی تایبەت و نەیاتە ناو مزگەوت و خەڵک نەبینێ و ئەوانە ئەوە لەکوێ توانێت گۆڕانکاری بکات بۆیە ئێمە بڵین بەرپرسە ئیسلامیەکانیش ئەبێ زۆر ئاگایان لەم خاڵە بێ ئەمێ هەمیشە لە مزگەوتا بنزانام خەڵک چیەکە چۆنەکە خەڵک معاناتی چییە کەم زۆر وایان کردووە بەڵام هێشتا ڕەنگە مابێتی بەڵێ چۆن پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم وەکو لە شۆڕ بۆتەوە ئەمڕۆ چوەتە نێو دەروونەکانەوە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم لە شاری مەدینەدا برایەتیە دروستەکە کە 100 ساڵ شەڕی لەسەر کراوە بووم ئەوس و خەزرەج گۆڕینی دڵ و دەروونەکان زۆر جار تۆ وا ئەتوانی وا لە منداڵەکەت یا لە قوتابیەکەت بکەی کە دڵپاک و سەخاوەت دەرکەوێ بەڵام لە ناخۆلەوە هەر دڵپیس و ڕەزیل بێ چۆن پێغەمبەری خوا دڵ و دەروونەکانی گۆڕی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام عەمری کوڕی عاس ئەڵێ پێشتر هیچ کەسێک نەبووە بەقەد محەممەد ڕقم لێبێ کە عەمر یەکێک بووە لە کەسە زۆر دیارەکانی قوڕەیش و پێوترێت داهیەت العەرەب زۆر زیرەک بووە لەگەڵ زیرەکەکەیشا 13 ساڵ لە کوڕەکەی خۆی گەورەتر بووە ئەو بۆی خەڵک ئەو لایەنە کۆمەڵەتیش بزانێت زۆر جاڵێت چۆن کچێکیە نا 9 ساڵ بوو 10 ساڵ بوو عەمر یەکێک بوو لە پیاو ناودارەکان 13 ساڵ لە عەبدوڵای کوڕی گەورەتر بوو عەمر ئەڵێ کەس نەبووە بەقەد پێغەمبەر صلی الله علیه و سلم ڕقم لێ بەڵام کە موسڵمان بووم لە هەموو کەس زیاتر خۆشمەویست شتێکی زۆر سەیر لە ئەوەی کە بڵین پێغەمبەر صلی الله علیه و سلم لە دڵ و دەرونی سەحابەیە زۆر جار خەڵکێک لەمانەی بەدیل گیراون کۆیلە بوون بە تایبەتی ئەوانیان کە کەسیان نەبووە پێغەمبەر صلی الله علیه و سلم خۆی ئازادی کردوون ئەمسالی ئەوانە ثەوبان زۆر جار لە حەدیثانە بینین عن ثەوبانە ئەم ثەوبانە لە یەکێک لە جەنگەکانە بەدیل گرتیان پێغەمبەر صلی الله علیه و سلم کە تەماشای کرد کەسی نییە و فەقیر و ژارە وتی بێنی ئەمە بیدەنە من کڕی هەر بەو پارەی کە هەیبوو ئازادی کرد ثەوبان ئەڵێ تا پێغەمبەر صلی الله علیه و سلم وفاتی کرد لە سەفەر و حەزەرا لێی دوور نەکەوتومەتەوە هەمیشە لە خزمەتی هەبووم خۆ نەیتوانیم بچێتەوە بۆ ناو کەسوکاری خۆی و ئەوانە ئەمجار زەید ئەوەی کە پێتر وشتاوە زەیدی کوڕی محەممەد کە هەر لە ماڵی پێغەمبەرا بۆ صلی الله علیه و سلم زەید خۆی و ئەیمەنی بڵین خێزانیشی زەید کۆیلە بووە کە پێشتر نیزامی کۆیلایەتیە بۆ پێغەمبەر صلی الله علیه و سلم وردە نەیەڵاوە کۆیلایەتی نەک کۆیلایەتی کردبێت جایەتی کۆیلایەتیش کردوێت پێغەمبەر صلی الله علیه و سلم زەید دەگاتە کوڕی خۆی کە سوکاری زەید دەدۆزنەوە زەیدی کوڕی حارثە ئەڵێن وەرەوە لەگەڵمانە ئەڵێ من نایەم و ئێرە بەجێ نایڵ ماڵی پێغەمبەر صلی الله علیه و سلم بەجێ نایڵ ئەخ ئەمە زۆر شتێکی قورسە تۆ دایک و باوکی خۆت بدۆزیتەوە دوای ونبوونێکی زۆر نەڕۆیتەوە لەگەڵانە لەگەڵ کەسێکا بیکەنە لە بنەماڵی خۆتەنە لە زمانی خۆتەنە لە عەشیرەتی خۆتەنە ئیناسی پێشتر نەبینیوتە بەس بە ماوەیەک لە ماڵیان بووە بۆیە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام لێرەوە دەستی پێکرد ئیصلاح القلوب توانیوێتی جێی خۆی لە دڵی خەڵکا بکاتەوە ئەمە بەڕاستی زۆر گرنگەوە دواتریش ئەوانەی کە سەرکەوتوبوون وایان کردووە ئەگەر ئەوە بێ نمونەیەک بێنمەوە
لە سەردەمی عەبدولمەلیکی کوڕی مەروانە لە سەردەمی ئەمەوێکانە هیشامی کوڕی عەبدولمەلیک والی مەدینە بێ والی مەکا بێ حەج بە خەڵکەکە طبعا عەبدولمەلیک خۆی لە شامە چونکە پایتەختی ئەمەوێکان لە شامە بووە هیشام کە حەجەکە لە قەرەباڵغی تەواف وانە ئەوێ دەست لە حەجەر ئەسوەدا ناتوانێت خەڵک ڕێی بۆ ناکەنەوەوانە دوای هیشام ئەڵێ کورسیەک بێنن دوای تەواف کورسیەکی بۆن دانیشە سەیری خەڵکەکە لەو کاتەیە زەین العابدین دێ زەین العابدین عەلی کوڕی حوسەینی کوڕی عەلیە ڕەزای خۆیان لێ بێ زەین العابدین کە هەر ئەو زەین العابدینش ماوە لە بنە ماڵی حوسەین هەموویانیان شەهید کردووە لە کەربەلا زەین العابدین کە دێ تەوافەکە خەڵک هەموو ڕێ بۆ یەکەنەوە ئەچێ جوان دەسەدا لە حەجەر الئەسوەد و دوای ئەڵێ ئەمە چێ ئەوێ خۆی جێلکاوانە فەڕەزدەقی شاعریش لەوەیە بێ فەڕەزدەق کە شاعرێکی زۆر ناودارە ئەڵێ هذا الذي تعرف البطحاء وطأته والحل يعرف والبيت والحرم ئەڵێ ئەمە کەسێکە دەشتایی مەکە هەمووی ناسن ئەمە بووە یعنی بۆ خەڵکێک بۆ زانایەک ڕێیان کردەوە بۆ مەلیکێک بەڵام ئەو خەڵکە ئەوە نیشانەی ئەوە بووە خەڵک لە زمانی ئەمەوێکانە زۆر ئازاد بوون یعنی حسابیان بۆ دوایش پێڵێ تۆ گردنی خەڵک کرد بە شمشێر من دڵی ئەوانم کە بارەکەڵاتی ئەوە نیشانەی ئەوەیە هیشام زۆری لە خەڵک نەکردو ڕێی بۆ بکەنەوە کەسی زۆری نەکردو ئێستا وایە هەر بە چۆنەڵێ بە پاسەوانوانە ڕێ بەس هیشام زۆر بە تەبیعی ینی زۆر باوەڕیان بە ئازادی بووە کە ئەوە گومانمان لەوە ینی ئەمەوێکان زۆر خزمەتیان کردو دوای پرسیارەکە زەین العابدین بۆ تۆ وای منوانێ مەڵە تۆ زاڵ بووی بەسەر مریانە من زاڵ بووم بەسەر دڵیانە ئەمە بنەماڵی پێغەمبەر بووە عەلەیهی سەڵات وسەلام ئالوبەیت بووە بۆیە ئەبێ ئینسان هەوڵدات دڵی خەڵک چاکاوە دڵی خەڵک بۆ لای خۆی ڕاکێشێ ئەمە کە خەڵک پەنجەت بۆ مۆرەکە و چەپڵت بۆ لێ ئەدا ئەوانە جاری وای هەر خەڵکە ملتەشکێنن ئەوە کە بینین ڕۆژانە سەرکردەکان چیان لێ دێرە و خەڵکەی کە پێشتر چەپڵەی بۆدا لێداوە هەر ئەوە دوای فیشەکە نابنەوی چاوێ و لە نایەمەوە ڕاستە مامۆستا بۆ ئەم سەردەمە بۆ ئەم وەزع ناخۆشە بۆ ئەم نائارامی کە موسڵمانان تەنان سەرانسەی دنیا بەخۆی ئەی بینێ و ئەناڵێنێ فەرمایشتەکانی پێغەمبەری خوایان بۆ منە ڕێنماییەکان یام هەر ئەو گۆڕانکاریانی کە خۆی کردنی و پێی وتی ئابەم شێوەیە من گۆڕانکاریەکەم کردووە ئاوا ڕۆشتوم ئەوەم بەکارێناوە ئەوم بەکارێناوە ئەتوانین ئێمە گۆڕانکاری لەم سەردەمەدا بۆ هەمان دەرد و هەمان نەخۆشی هەر ئەو گۆڕانکاریە بکەینە چارەسەر بەڵێ ئێمە پێمان وایە قورئان و سونەت هەردووکیان وەحین بەدەر لەوەی باسم کرد لە گرنگی قورئان باسی گرنگی سونەتیش بکەین لە وەڵامی ئەو پرسیارەی جەنابتان ماوە سانووری فارس خوای گەورە تەمەندنێژی کا و لە ساغی کا لە سەرەتای تەرجەمەی صحیحی بوخاریەکەیە ئەڵێ ئەم صحیحی بوخاری ئەو نە مبارەک بۆ کە ئێستا بەداخۆ خەڵکێک دژایەتیەکە ئەڵێ هەر کاتێک ئومەی ئیسلامی لە دوای بوخاری کەتر بوخاری شەریف هەر خەڵک خوێندوێتی بە دەرس وەکو قورئان خوێندویانە چونکە ئەوە ڕاستترین کتێبە دوای قورئان ئەڵێ ئەم بوخاریە هەر کاتێک ئومەتی ئیسلام تووشی ناڕەحەتی بوونە ئەچوون لە شوێنێک کاکۆ بوونەوە ختمەیەکی بوخاریانە کرد دوعایانەکە خوای پەروەردگار ئەو دەردوبەڵایی لەسەر لابردن ئێستا ئێمە حاڵەتی دەرونی تاکەکانمان زۆر بێتاقەتین زۆر غەمبارین بۆیە من لێرەوە ئامۆژگاریم بۆ ئەو خەڵکەی کە لایەنی ڕوحی لاوازە بە خۆشمەوە بینە خزمەتی ئەم حەدەثەنایە شێخ مقبیل خوای پەروەردگار لی خۆش بێ و دەرەجەی عالیکا کە مردوویەکە بۆ لە محەدیثەکانی سەردەم و لە یەمەن بووە ئەڵێ کە تۆ دانیشی لە خزمەتی بوخاری هەر ئەڵێ حەدەثەنا یەکسەر بۆ خۆ ئیمانە بەرزە بێتەوە ئێستا ئێمە هەمومان گلەیمان لەوەیە لایەنی ئیمانی و ڕوحی ئەومان زۆر لاوازە بەڵام ئێمە ئەم هەموو حەدەثانەمان فەرامۆش کردووە بیر ئەم هەموو فەرمودەجوانی پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام ئەو صحیحی بوخاریە کە ئیخوێنیتەوە لە هەرچی بواری ژیانە هێشتی پێ بەس تەرجەمەکانی بوخاری ئێستا جێبەجێ کرێ موسڵمانان کێشەمان نامێنێ کە تەرجەمەکانی زۆربەی بەشێکە لە حەدیثێ نایەتی پێغەمبەری خوا ئیمامی بوخاری ڕەحمەتی خوای پەروەردگاری لێ بێ بۆیە ئێستا ئێمە ئەگەر بمانەوە گۆڕانکاری بکەین زۆر زۆر ئاسانە بگەڕێنەوە سەر قورئان و سونەت و قورئان و سونەت مەتەڵێک نییە لە غەزوو ئەوانەی تیابێ ئینسان نەتوانێت گیرێ چۆرە بێ و نەتوانێت بکاتەوە زۆر ڕوون و ئاسانە و زۆر بە ئاسانیش ئینسان فێرێ بێ بەڵام بەداخەوە ئێمە لەبەری هاتنەوە بۆ لای قورئان و سونەت کە شتی زۆر سەیرە بیستی جاری وایە دژایەتی کردنی قورئان و باوەڕن بەم فەرمودەیە و چی ئەوانە ئەمە زۆر گرفتە یعنی زۆر گرفتە بە ئاشکرا خەڵکێک بڵێ ئەڵێ باوەڕم بەم فەرمودە نییە ئەمڕۆ قوتابیەک بۆی جەڕامەوەی مامۆستا لە پۆلا بە مامۆستاکەم و تۆ ئەم شتە حرامە ڕەسمکردنی ڕوح لەبەر بەدەست حرامە ئەمە ئیجماعی لەسەرە ڕەسمی ڕوح لەبەر بەدەست بچێشی حرامە ێ بە مامۆستاکەم و تۆ مامۆستاکە خەڵکێکی موسڵمانیشە تۆ مامۆستا ئەمە حرامە وتیم باوەڕم بۆ حەدیثانە نییە موسڵمانیشە مامۆستاکە نوێژی شەکەم قورئانی شەکەن بەس بە ئەمە گرفتە بەڕاستی ئەمە هەموو حەدیثە لەسەرەکە ئەوە چەند هەزار ساڵ پێش ئێستا زاناکان وتویانە ئەوە حرامە و گوناحە و قەدەغەیەوە
دروست ئینسان ڕسمی ڕۆح لەبەر بەدەست بچێشێنەوە. حەدیثی پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام فەرمێ لەو دنیا پێڵێن ئادەی ڕۆح بکەبەرێ، ئەوە تەعزیبی نەفسیە لەو دنیا بووی. مەبەستمەوە یعنی ئێمە با فێری ئەوە بین ئەگەر شتێکمان بۆ جێبەجێش نەکرا لە سونەتی پێغەمبەر صلی الله علیه و سلم ئیعتراف بە کەم و کورتی خۆمان بکەین. ئێمە تەمەڵی ناتوانین ئەم سونەتە بکەین. با ئەو مامۆسایە بڵێ وڵای کچم ڕاستەکەی قسەکەی زۆر تەواوە، بەڵام من ناتوانم ئەوە جێبەجێ. بەس کە ئینکاری بکات زۆر خراپە بۆ ئیمانەکەی. وە بۆیە هەیە هەرچی عیبادەت و نوێژ و ڕۆژ و حیجاب و ئەوانەیشی هەڵوەشێتەوە کە چەند ساڵە پێوەی پابند بووە. لەبەرەوە بەڕاستی زۆر هەڵەیە و ئێمە قەت قازانج لەوەیان ناکەین دژایەتی قورئان و سونەت بکەین، قەسیش قازانج لەوە ناکەین دووربین لە قورئان و سونەت. قورئان و سونەت هەموو بەرژەوەندی ئێمەن، خوای پەروەردگار پەیامی بۆ ئێمە ناردووە بۆی ئێمە بەختەوەر بین و ژیانمان بەرەو خۆشی بچێت. کەواتە ئێمە ئەتوانین هەر بە هەمان ئەو چارەسەرانە چارەسەری گرفتەکانی ئەمڕۆژمان بکەین. بێگومان ئەوە 100% یەقین بێ وەکو ڕۆژی ڕووناک هەر کەسێک بێوێ هەر کێشەیەک چارەسەر کا لە قورئان و سونەتدا دەسێکەوێ، زۆر بەڕوونیش دەسێکەوێ. ڕاستە مامۆستا من شتێکی وام نەماوە لە بابەت گۆڕانکاریە بەرچاوەکانی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم چ شتێک من نەمپرسی بە یام جەنابەت پێویست بکە ئیزافەی بکەی بیکەینە کۆتایی بەرنامەکەمان. گرنگترین شت بۆ ئێمە کە زۆر جار وتومەتەوە لەو مانجی مەولودەیە ئەوەیە کە هەوڵ دەین خوێنەوارەکانمان کتێبێک دەربارەی ژیاننامەی پێغەمبەر صلی الله علیه و سلم بخوێنینەوە، نەکەوە هەر لەو مانگەوە بەردەوامی ئینسان بەردەوام بێ و زۆر بەوردی دراسەیەکی ژیاننامەی پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام سەحابە بکەین کە ئەوە بەڕاستی زۆر زەرورە و هەوڵیش دەین مادام بە خۆمانەڵین ئیسلام و موسڵمان و ئەهلی جومعە و جەماعەت و قورئان و حەج و عەمرە و ئەوانە هەوڵ دەین ئەم عیبادەتە کە ئەیکەین بەعزێ گۆڕانکاریمان تیا دروستکە، ئەوەش بەوە بێ مڕاجعەیەکی عەقیدەی خۆمان بکەین. یعنی ناکرێت کابرا هەموو بەیانیانە لە مزگەوت بێ و دیفاع لە حیزبێکی عەلمانی بکا و زاڵم و تاغوتێکی لە پێغەمبەر صلی الله علیه و سلم زیاتر خۆن، ئەو گۆڕانکاری پێ ناکرێ. ئەوە بۆیە ئەیبینین کە کۆمەلگا وایە، بۆیە ئەبێ ئێمە بین لە بیر و باوەڕ و عەقیدە و ڕەوشتمان ئەم دوانە زۆر زەرورە. چکە عیبادەت کەم و زۆر خەڕەکەڕێکە، یعنی خەڵکێک کە کەم و زۆر عیبادەتەکانی هەرەکە، بەڵام ئەوەی کە پێویستمان پێێتی لە ئەوڵەوە تا ئێریش ئینی لەسەرەکەمەوە داکۆچی لەسەرەکەمەوە عەقیدە و بیر و باوەڕمان لەگەڵ ئەخلاق و ڕەوشت و هەڵسوکەوتمان باوەکوی پێغەمبەر وابێ عەلەیهی سەڵات وسەلام ئەو زابزانی ژیانمان چەندێک خۆشە بێ بێ کێشە و بێگرفت ئەمێنینەوە بەختەوەری دنیا و دوار ڕۆژی شەبێ. مامۆستایان زۆر سپاس دەکەم، خی گەورە پاداشتی بەخێر بداتەوە. زۆر سپاس. بینەرانی بەڕێز و خۆشەویست لێرەش داهاتنە کۆتایی ئەڵقەی ئەمڕۆمان تا بە یەگەیشتنەوەیەکی تر بەخوای گەورەتان دەسپێرم، خواتان دەگەم.